کۆمەڵێ معانات و کۆمەڵێ ئاریشەمان هەیە کە هەندێکیان کۆن و چارەسەر نەکراون و هەندێکیشیان دروست دەبن و چارەسەری بۆ نادۆزنەوە بەهۆی خەمساردی بەهۆی بەڕاستی خۆماندوو نەکردن بەهۆی ڕاستی نەوتنەکان زۆر غەڵەت و زۆر شتی تر ڕوویداوە و زۆر مافی ئەمە خوراوە یەکێک لەو مافانە نەک هەر ئەم ساڵ کە ساڵی 2026ە بەڵکو لە ساڵی 2025ەوە ئێستا خانەنشین هەیە ئالەم لەم کۆڕاوەستاوە ساڵێک و 8 مانگە موچەی وەرنەگرتووە لە پار مانگی کۆتایی دوانزەی 2024 خانەنشین بووە تەواوی موچەی 2025 و هەندێ مانگەکانی 2026 وەرنەگرتووە ئەمە چۆن خەوتان لێ ئەکەوێ ئەگەر ئێوە خۆتان بە بەرپرسی ئەو خەڵکە ئەزانن و هەروەها هێزەکانی ناوخۆ هەر ڕۆژی بە بیانوویەک و بە شێوەیە کێشەکانیان دەهێن و دەبن کە براینە بەڕێزینە یاسایەک هەیە لە عێراق پێوترە یاسای ژمارە نوێی یەکگرتووی ساڵی 2014 ئەو یاسایە بەوردی ئەگەر جێبەجێتان بکردایە و جێبەجێی بکەن هەموو کێشەکانی خانەنشینانی هەرێمی حەلەب بێ بە سەربازی و بە مەدەنیەوە لەبەرەوە لێرەوە بە ناوی خانەنشینانەوە داواتان لێ ئەەکەین کە ئەو چەند موچەیەی مانگی ساڵی 26 و چەند موچەیەکی چەندین کەسێکیش کە لە ساڵی 25 کەماوە لە ئەستۆی وەزارەتی داراییدایە ئێمە بەڕاستی لەلایەکەوە ئێمە کۆنتترۆلمان کردوون لەلایەکەوە لەبەر ئەوەی کەم حکوومەتە بە حکوومەتی خۆیان ئەزانن و بە زادەی ماندووبوون و خوێنڕشتن و ئارەقڕشتنی خۆیانی ئەزانن نەمانویستووە و نەیانویستووە کە بکارێ بکەن کە خەڵک لە دەرەوە بە چاوێکی تر سەیرمان بکات و بە نایرمان بزانێ بەڵام خۆتان نەزانوەکو عەرە بەڵێ قەطع الأعناق لا قەطع الأرزاق ڕسق برین شتێکی قورسە لەبەرەوە داواتان لێ یەکەین بەڕێزان دەسەڵاتداران خەڵک خیاراتی زۆرە بەڕاستی لەوانەیە برژێنە سەر جادە دەیان هەزار خانەنشین مەغدورە لەوانەیە بەڕاستی سکاڵا بکەن وە سکاڵاکردنیش چەندین پارێزەر بە سوپاسەوە لێرەوە سوپاسیانەکەم چ لە ناو کوردستان وەرە چ لە بەغدا و لە شارەکانی تر ئامادەن بۆ ئەو کەیسە کەوا دیفاع بکەن بە خۆبەخشانە لە کەیسی خانەنشینان